قەزای قەرەداغ لە ڕووی هەڵکەوتە جوگرافیا و کەوتۆتە نێوان سەنگا و شارەزور و گەرمیانەوە بە چیاکانی سەرگرمە کە سلسلەی سەرگرمە درێژە بێتەوە تا شاخی زەردە و شاخی بازیان و شاخی گڵە زەردە کەمە وەکو مسەلەسێک وایە قەرەداغ لە نێوانیاندا ئەمەیە لەلایەک لایکەشەوە لە ڕووی جوگرافیاوە لە دووری 40 کیلۆمەتر لە باشوور ڕۆژاوای شاری سلێمانیەوەیە و لە ڕۆژەڵاتیەوە باوەخۆشیان و دەربەنی خانە لە ڕۆژاواشەوە ناوچەی سەنگا و بەکرەجۆ و چەمچەماڵە و لە ناوەندی قەزای قەرەداغشەوە و ناحیە سوێسانای شەکەتە بەشی ڕۆژەڵاتیەوە. لە ڕووی ئیداریشەوە ناوەندی قەزای قەرەداغ ئەبێ بە دوو بەشەوە ناوەندی قەزا کە لە 68 گوند پێک دێکێتەوە سەر قەزا قامەتی قەزای قەرەداغ و هەژدە دەشمان هەیە ئەکەیتە سەر ناحیە سوێسوێنان ئەمە لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە کارێکیان ئەرک و فرمانی خۆیان لە ڕووی ئیداری و کارگێڕیەوە جێبەجێ دەکەن و سەر بە ناوەندی قەزان. قەرەداغی ئێمە لە ڕووی سروشتیەوە بەڕاستی لە بەهارانە هەرچەند وەسفی هێشتا کەمە چکە خوای گەورە و بە هەشتێک دروستی کردووە هەرچەند زۆربەی گەشتیارەکان ئەڵێن قەرەداغ نمونەی سویسرایە ئەی لە بەهارانە باگراوند و شکڵێکیەوە جوانی هەیە لە جینگە و سروشتە طەبیعەتی مرۆڤ هەرچۆنێ وربێتەوە لێ تێر نابێ. ئێمە شعری نالی ئەگەر هەڵە نەبم لە کۆتایی شعرەکە بەیتێکی زۆر جوانە کە هەڵێ دڵی نالی کە ئەنیسی قەرەداغە شێت و شەیدای گوڵ و باخە یعنی جینگە و سروشتی قەرەداغ ئەم نەجوانە تۆ لە هەر سوچێکی ئەم خاکەیە لا بدەیت تا ئاسوودە و ئارامە بیت. قەرەداغ دەوڵەمەندە بە چەندین لایەنی سروشتیەوە یەک لەوانە قۆپیەکان دارستانەکانمان ژینگەی جوانی گوڵ و گوڵزار کانی و ئاو سەرچاوی ئاوی چەمەکان و کانیاوەکان کە ئەمە خۆی هۆکارێکی گرنگە بۆ دەوڵەمەندی و جوانی قەزای قەرەداغ و قەرەداغ. وەک قەرەداغ لە سروشتەکەمانە چەندین جۆری باڵندەی جیاواز و ئاژەڵی جیاواز و چەندین درەختی جیاوازمان هەیە کە کۆکراوەیە لەم سروشتە جوانەدا.
سروشتی قەرەداغ جوانێکی تایبەتیە کە یعنی باز ناکرێت ئەوەیە کە قۆپیەکانی قەرەداغمان هەیە دیالێژەمان هەیە ئەم شوێنانەمانەیە کە سروشتێکی تایبەتی هەیە و خەڵک ڕووی تێ ئەکات اینجا سروشتی قەرەداغ هەڵکەوتەکەشی وایە کە جیاوازە لە شوێنەکانیکە لە هەر چوار فەسڵەکە سروشتی قەرەداغ جوانە بە تایبەتی بەهار اینجا خەڵکی زۆر ڕووی تێەکە هەم بۆی سروشتەکەشەوە هەم بۆی شوێنە مێژوویەکان و گەشتیارەکانیشەوە اینجا بۆی ئاژەڵی چێوی و جانەوەری چێوی وانەوە خەڵک زۆر ڕووی تێگا بۆ بینینی ئەم شتانە. قەرەداغ لە ڕوو سەرچاوی ئاویەوە لە ئێستاە زۆر کزە بۆی کەمی بارانباری و نوشکە ساڵیەوە هەتا ئەم فەسەکە مانگی پێنجەکە و کۆتایی مانگی پێنج ئەو لە قەرەداغتا هەیە لە چەم و دۆڵ و کانیاوەکان بەڵام دوای ئەوە خەڵکی بیل لەوە کاتەوە کە بربەسی بچوو دروست کات ئاو گلداتەوانێ بۆ وەرزی هاوین و تا پاییز بەم ئاوە کشت و کاڵ و زەراعەت و باخەکانی خوانی پێ ئاوەدەن بەڵام لە وەرزەکانی پاییز و زستان و هاویندا سوودی وەرەگیرێتەوانێ و ئەم فەسەشە بینین کە چەندین تافگەی ئاو سروشی جوان لە ناوچەکەمانە دروستەکان بۆ سەردانکەری خەڵکو و سوودی لێ بیندرێت ئاوی ئەم تافگەیە کە سێتە خوارەوانەیە لە قۆپیەکانی قەرەداغەوەیەتەوە کە پێڵێن تافگەی سەرانسەر بە گوندی ئەسێڵاتەیە پەڕێ و لە دوو تافگەی جوان پێگاتووە ئەمە تافگەی سەرانسەرە لەم تافگەیانەوەکە ڕژێتە ناو ئەچێتە سەر تافگەی کە کار هەمان تافگەیش پێڵێن سەرانسەری دوو و هەردوو ئاوی تافگەکەشە چێتە ناو بەنداوی ئەستێڵەوە کە بەندایکی گەرە و تەنیا بەندایەکە لە سوورنی قەزای قەرەداغە سوودی لێ وەرەگیرێ بۆ ئەو دیانی خوار خۆیەوە بۆ زەراعەت و فەلاحەت و کشت و کاڵ و ئاودێری. ئێرە ناوچەیەکی چڕە لە دارستانی داربەڕ و سەر و زیاترەکێتە ناوچە شاخەکانمانەوە و گرد و دۆڵەکان زۆربەی ئەو دارانەی کە لێرە زۆرن هەیەن داربەڕوە سەروە قەزوانە گۆیژە مازووە کەمە زیاتر لە قەتپاڵی شاخەکان و دامنی چیاکانە هەیە لە قۆپیەکانی ئێرە و لە دۆڵەکانیشە زیاتر قەرەقاژمان هەیە داری قەرەقاژ هەیە و کۆمەڵە داریکە هەیە هەمی وەکو دەوەن گەورە بێت ئەمانە لە دۆڵ و چۆمەکانە هەیە و لە وەرزی بەهارانە ئێمە چەندین جۆرجای جیاوازمان هەیە لەوانە قنگرمان هەیە کە لە وەرزی بەهارە پێکەوە قنگرە کاردووە کە پێڵێن هاست گەپڵەیە گۆزروانە و تۆڵەکەیە ئەمانە کە لە وەرزی بەهارە و چەندین جایکە سە ناتوانین بە درێژەمی باسکەین پێ ئەگات سوودی لێ بینرێ بۆ خواردن و بۆ فرۆشتن و سوڕۆکردنەوە و هەندێک جاری بۆ لایانی پزیشکی و ئێرە دەوڵەمەندە بە چەندین ڕۆکی تر کە دامەزراوەیەکی هەرێمی کوردستان هاتۆ سوودی لێبینیەوە پۆلێنێکی جوانی کردووە لەسەر ڕۆکە جیاوازەکانمان کە ئەمانش جێگای دەستخۆشیە کە زۆربەی زۆریان دەگمەنن لە ئاسی کوردستان و ناوچەکە و عێراقیش کە ئەو ڕۆکە تایبەتانەی لە ژینگە و سروشی ئێرەدا گەورە ئەبێ لە وەرزی بەهارانە زۆر دەگمانە لە بواری پزیشکیە ئەگەر بکرێت و ئەمە شوێنێکمان هەبێ خەمخۆری هەبێت توانین ئەم ڕۆکانە لەلایەن کۆ بکرێتەوانێ و لە بواری پزیشکیا بەکار بێنرێت کە چەندین جۆر دەرمانی لێ دروست دەکرێت.
بەنسبەت گیانلەبەری کوێیەوە چیاکانی ئەمە زیاتر گیانلەبەری کوێیەتیایە لەوانە گورگ، ڕێوی، چەقاڵ ئەم حیوانێکیوانێکی تایە کاکەونە دەربەنی وەزیارەوە زۆربەی زۆری ژیانی ئەو حیوانێکیوانە لەیانەیە ئەم بەرەوبەرەکەن. لەم ساڵانەی پێشوشە هینمان شێر پڵنەیەکێک پڵنێکە لەو پڵنە دەگمەنانەی کە لە قەزای لە قۆپیەکانی قەرەداغ دۆزراوانە لە ساڵی 2007 بوو کە هاتن پۆلێنێکی گیانلەبەرەکوێیەکانیان کە یەکێک لەوانەی کە ئەوانە بوو دەرکەوتە و پڵ نەبوو بەر چاوی کامێرە شاراوەکان کەوت بوو کە بە بۆکس و کامێرەی چاودێری لەناو قۆپیەکانە دانرا بوو. ئەو پڵنگانە ئەتا ئێستا لە شاخەکانی ئێرە ژیان دەکەن و ڕەنگە گەشەشیان کرد وێزایشیان کرد بێت چکە و کاتێک کە پۆلێن کراوە بەر چاوی کامێرەکان کەوتن دانەیەک بۆ 4 دانە بوو و بەردەوامە تا ئێسش پۆلێنی ئەو گیانلەبەرە کێی و باڵندەکیوانە کرێکە لەلایەن ئەو تیمەوە کە لە ناوچەی قەرەداغ و دارەسەکانی قەرەداغ خەریکی سەرژمێریکردن و چاودێریکردنی گیانلەبەری کوێی و باڵندە و ئاژەڵی کوێوین و ناوچەکە دەوڵەمەندە بە چەندین جۆر باڵندەی کوێوی لەوانە باس، قەلەباچکە، قەڵەڕەش، هەڵۆ، داڵ و هەندێکیشیان کۆچەرین لە وەرزەکانی بەهار و پاییزانە گەشتەکەن بۆم ناوچەوە تا ئەو ماوەی ژیانیان لێرەیە لە ناوچەکان مێنەوە دواتر کۆشەکەن بۆ ناوچەکانی تری کوردستان. فۆتۆگرافەرێ لە ساڵی 2015 کامێرەیەکم کڕیوە و کار لەسەر سروشتی قەرەداغەکەم بە تایبەتی ژانەوڕە کێویەکان و سروشتەکەی قەرەداغ چەندین ڕسمی قەرەداغم نردوتە دەرەوە بۆ پێشانگا و بۆ عرەزکردنی کە خەڵک بزانە سروشتی قەرەداغ چۆنە. لە ڕێی ڕسمەکانی نیشەوە خەڵک سەردانی ناوچەکەی کردووە بە تایبەتی هەندێک شوێن هەیە کە مەسەلەن دەربەندی نەرامسین زۆر کەسەیە نەیبینیوە بەرداڵواسراوەکەی دەربەندی سەرگرمەکە لە ڕێی ڕسمەوە دام بەزانووە خەڵک لە مەنتیقی شوێنی دوورەوە بۆی هاتووە. من لە ڕێی چاوی کامێرەکەمەوە گرنگی زۆر بە سروشتی قەرەداغ دەم بە تایبەتی ئاژەڵە کێویەکان و گیانەڕەکێویەکان و سروشتەکەی بە تایبەتی جار هەبووە کە هاتووم بۆ ئێرە تووشی زەحمەتێکی زۆر بوو میجانم کەوتۆ دەمەترسیەوە لە بەرەی دیمەنەکان بجوێزمەوە بەڵام ئیتر خۆ سروشتیش عادەتی وایە سەختی و ئەوەی زۆر تەیە کە تۆ بتوانی ئەو شتێک کە تۆ بە چاوی بینیت لە ڕێی کامێرەکەتەوە بی بە بینەرەکانت. جار هەبووە هاتووم بۆ ڕسمی بزنەکێویەکان دەمە و ئێوارە بووە وشکە سەرما بووە سەعات و چارەك سەعات و نیوم پێچوە حتا مەشەدێکم گرتووە و شەو بڵام بڕێتەوە لە بەرەی بینەرەکانم ببینە لە بەرەی خەڵک بزانە کە سروشتی قەرەداغ ئەمەی تیا هەڵکەوتووە ئەمەی تایە لە بابەتەکانی گەشە باسم کرد جارێکی گەوتم دانیشتوم بە دیار سمۆرەوە تا چەند بێتە دەرە و تۆماری بکەم بۆی بیام بە چاوی بینەرەکانم. ئیتر ئەدەم شتانە سروشت ئەوەیە زەحمەتی زۆر تەیە بەڵام خۆشە ینی لەزەتی لێبینیت. هەر بۆ نمونە جارێکیان هاتم بۆ ئێرە بۆ تەسویری بزنەکێویەکان لەوێ سوتفەی بەرازێکم کرد ئەو لە ترسی من ئاو منی لە ترسیەوە نەمەزانی چیکەم بەرە ڕووی من هاو جا ئەو شوێنەی کەمنی دەبووین هەمووی بەرد بوو داڕما بۆ خوارەوە کەسیشی لێ نەبوو لەم یان ئەگەر بکەوتمایە خوارەوە یا شتێکم نەبدا وەختێک پێمەگەشتن لێبوومەوە. سەرەڕای مەترسیانەی کە باسیشم کرد من کە ڕسمی ئاژەڵە کێویەکان یا گیاناری کێویەکان ئەگرم لە کاتی دابەزاندنا قەت ئاماژە بە شوێنەکە نایم یا مەسەلەن ئەو ڕۆژەکە و ڕسماگرم مودێک دوای ئەوەدای ئەبەزێنم لەبەرەی ئەو ئاژەڵەیە ئەو گیانەوەرە ئەو ناوە جێ هێڵێت لەبەرەی کە زۆر کەسەیە کە تێکدەری ژینگەیە یا ڕاوکەرە بە دوای فرسەتێک ئاگەڕێبووی کە ئاوا شتێکی دەستکەوێت و بچێ بۆیت.
ناوچەکە لە ڕووی مێژوویە ناوچەیەکی پڕ لە ئاساری و شوێنی ئاساری و مێژوویە بۆ نمونە ئێمە زۆریەکەوێتە ناوچەکانی شاخاوەکانمانەوە ینی ناوچە شاخەکەمان پڕ لە ناوچە ئاساری قەڵای باوکرۆمان هەیە نەرمی دۆڵمان هەیە نەڕامسیرمان هەیە کونە گاورەکانمان هەیە کامانە هەرێکەیەکێتە بەرزایی ئەو شاخە و مێژوەکە گەڕێتەوە بۆ ساڵانی کۆن و سەردەمی لۆلۆی و گۆتی و مادەکان و هەنێک شانەگەڕێتەوە بۆ سەردەمی زەردەشەکان کامە لە ڕووی گەشتیاریەوە توانێت سوودی لێ وەرگیریە و لە ڕووی گرنگی پێدانیشەوە هیچ گرنگێکی بە ناوچەکەمان نەدراوە چونکە ئێمە ناوچەیەکی زۆر دەوڵەمەندمان هەیە لە ڕووی شوێنی ئاساریەوە ناوچەکە ناوچەی گەشتیاری و ئاساریە لەو ڕوانگەوە پشتگوێخراوە ئەتواندرا سوود لەم دوو لایەنە وەرگیرە بۆ گەشەکردنی ئابووری خزمەتکردنی ناوچەکە. ئەو هەڕەشە و دەدرێژانی کاکرێتە سەر سروشت و ژینگەی قەرەداغ کابێتە هۆکاری ئاگرکەوتنەوە لە ناوچوونی دارەکانمان بە چەند خاڵە باسیەکەن یەک گەشتیارەکان لە وەرزی بەهارانە کەیان لە دوای خۆیان ژینگەکە پیسەکەن پاشەڕۆ و پاژماوی خواردنەکانی خۆیان بە زەرف و نالۆن و ئاو دەبەی ساردی و ئەمانە جێهێڵن کە ئێستا هەر شوێنێکی ئەم ناوچە گەشتیارانی قەزای قەرەداغ سیر بکەی پاژماوەی سەیرانکەر و گەشتیاری بەڕێزی تایە ئەمە یەک. دوو لە ستانانە یەک کێشەیەکەمانێ ئەویش ئەوەیە کە دارەبرنەوەانێ لە ناوچە شاخەکانماندا بۆ خۆگەرمکردنەوە. خاڵی کەژەوەیە لە وەرزی هاوینانە شوانە بەڕێزەکان ئاگرەکەنەوە جاری واگ لە دەستیان دەرەچێ پوش و پاوان و نارەسانەکانمان نەسووتە یان ئەو ڕاوچە بەڕێزانی کاچنە ناو دارەسانەکانەوە وەکاری ئاگرکەوتنەوە لە ناوبردن و قەت و ئامکردنی ژینگە و پەلەور و ئاژەڵەکیەوەکانمان ئەمانە چەند خاڵێکن و داڕمانی زەویەکان بەهۆی چیەوە تۆ کاتێکە دارەسانەکانت نامێنێ گرد و تەپەڵەکان ڕێگی دارەکان لێگەڵەوە شێتە و ژینگەکە تێکەڕچە و هەرەسێنێ ئەمە لە لایەکە شەوانە ئێمە لە سروشتی قەرەداغدا چەندین ڤێلا و خانوو کراوەکە ماڵی بەرپرس و کاربەدەستانی حکوومەتن کامەش وە کارێکە بۆ تێکدانی ژینگەی ناوچەکانمان کە لە ناوچەی قەرەداغ و چیاکانی قەرەداغ و سروشتی قەرەداغ بینرێت کە زۆربەی زۆری ژینگەکەیان سروشتەکەیان تێجیاوە بەهۆی دروستکردنی خانووەوە. هەروها لێرانە کۆمپانیای دەرهێنای نەوت هەبوو کە ئێستا وەستاوە پرۆژەکانیان لە ئەو بەری قەڵای باوەکرۆ کە ساڵانی کۆم بوو و لەم یەک دو ساڵی پێشا لە سەرکۆ کە پێ لە مەتارەکە لەسەر شاخەکەیە کۆمپانیای نەوت مایۆگیشی کرد و بەس پرۆژەکان وەسا بەڵام لە خوارەوە ئایان ببرد ئەم ئەوە کە براوە مەودایەکی زۆر دارستان کراوە بە جادەیەکی پان ئەم دارانە هەمی تیاچوو قەت و ئام کرا ئەمەش ئەبێتە هۆی چی چێکدانی ژینگە و سروش کاتێک شاخەوانیمان نەکردی ئەمە بەناو ئەم دارانە ڕۆشتین ئێستا بڕۆ ئەلەی بیابانە یعنی ئەو مەودای هیچ جارێکی تیانەماوە هەمووی لەلایەن کۆمپانیاکانەوە کە هۆکاری دەرهێنانی نەوتن ئەبرێتەوانێ و ژینگە و سروشتەکە تێکەچێت.
ئەوەی کە ئازارمایوەکو فۆتۆگرافەرێ ڕاوە و داربڕینەوەیە بەڵام هەوڵێکی جددی هەیە کە ئەم ناوە بکرێ بە شوێنێکە ڕاو و داربڕینەوەی تیا کەم بکرێتەوە ئەویش لەلایەن پۆلیسی دارستانەوە کە متابعی ئەم ناواکەن لە ڕێی کامێرەی چاودێریەوە کە خۆشبەختانە ڕاو و داربڕینەوە ڕێژێکی زۆر باش فەرقی کردووە و نەماوە. هەروەها ئەو گەشتیارانەی کە ڕووەکەن ئەم ناوە زۆر جار پاشماوەکانیان جێڵن یا ئاگر دەکەنەوە و دارستانێکی پێوە سووتێ ئەمەش بۆ سروشت کاریگەری زۆری هەیە و بۆتەوەی تێکدانی سروشت بۆ پارێزگاریکردن لە سروشتی جوانی کوردستان و بە تایبەتی قەرەداغ داواکارم لە خەڵک کە یەن بۆ سەیران و بۆ گەشت پاشماوەکانیان جێنێڵن سروشت پیس نەکەن و داواکاریشم لە حکوومەت کە چڕتر و باشتر کار لەسەرەوە بکە کە ڕاو هەر نەمێنێت و داربڕینەوەش هەر نەمێنێت بۆی ئەم سروشتەوەکو خۆی بمێنێتەوە ئەو ئاژەڵدارانەی کە ئاژەڵی ماڵیشیان هەیە داواکارم کە نەیەنە ناو سروشتەوە بۆی نەخۆشیەکانی ئاژەڵی ماڵی نەجۆزرێتەوە بۆ ئاژەڵی کێوی و ئەو ڕۆکە دەگمەنانەی کە لەم سروشتەی قەرەداغایە نەفەوتێت بە تایبەت لە قۆپیەکانی قەرەداغ. بۆ پاراستنی ژینگە و سروشتی جوانی قەرەداغ پێویستە یەک لایەنی بەرپرسکاکاتە حکوومەت و قایمقامیەت و پۆلیسی دارستان کامە ئەرکێکی ڕسمیە کە چاودێری تەواوی ناوچە گەشتیارەکان و ژینگەیەکان بکەن لە سروشتی قەزای قەرەداغدا بۆ پاراستن بەڵکو ئەو چاودێری کە لە ناو دەربەنەکان و شاخەکانە هەیە بکرێتەوانێ بۆ گلکرێتەوانێ بۆ ناوچە دۆڵ و دەشتایەکانیش چکە ئێسەمە زۆری کێشەکانمان لە دەشت و دۆڵ و بانەکان هەیە بۆ چکە ناوچانە زۆر چاودێری کامێرایە هەم چاودێری پۆلیس دارستانایە کە دەستخۆشیان لێکەین و ناوچانە پارێزراوە بەڵام با بێنە خواردتریش بۆ نمونە ئێرە ناوچەیەکی گەشتیاریە دارستانێکی زۆری تایە گەشتیارێت دارەکانە بڕێتەوە دارەکانە بڕێتەوانێ لی نازانێت بە هەڕەمەکی تێبەرە بێت دارەکەش وشکە کاو ساڵێکە ئەم دارە ئاسەواری نامێنێ و ئەبێتە هۆی وشکبوون و لە ناوچوونی وە پێویستە وشاری ژینگەیی بدرێت بەو خەڵکە ئەوانەی کە هێن ئەم ناوچانێت هەر گەشتیارە ڕۆژنامەنووسە خەڵکی ئاسایە تێپەڕێ بە ناوچەکانی ئەمەیە وشاری ژینگەی پێدرێت بۆ پاراستنی ژینگەکە وە پێویستە قۆپیەکانی قەزای قەرەداغ کە ناوچەیەکی جوان و دڵڕفێن و سرنجڕاکێشەوە لە ڕووی گەشتیاری و ئاساریەوە بکرێت بە ناوچەیەکی پارێزگاری ژینگەی و سروشتی بۆ بتوانێت ئەم ناوچە وەکو خۆی بمێنێتەوانێ و بەردەوام ڕۆژوانەکەی نیشانی خەڵک بدرێت نەکو خەڵک بێت تێکی بدات. جامە ئەرکەشەکەێتە سەر لایەنی بەرپرس و حکوومەت و برایانی پۆلیسی دارستان کە بتوانن چڕتر و جوانتر و بە دقەتر چاودێری ناوچەوە بکەن بۆ پارێزگاریکردن لە ژینگە و سروشت و ناوچەکانمان.